بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ بەڕێز مامۆستا ئەبوبەکر عەلی سیاسەتمەدار تاوتوی چەند پرسێکی گرنگ تایبەت بە بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق دەکەین لەوانە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد سەردانی سەرۆکی حکوومەت بۆ بەغداد هەروەها پرسی تۆپبارانەکانی تورکیا و ئایندەی پەیوەندیەکانی عێراق و تورکیاش مامۆستا بەخێربێن سوپاس بۆ ئەمەدەبوونتان سوپاس دەکەم ئەگەر سەرەتا خوێنەوەی بە ڕێزت بزانم دوای 3 ساڵ جارێکی تر سەرۆکی حکوومەت ڕۆشتەوە بۆ بەغدا ئەم سەردانانەی بەغدا بە گرنگ دەزانی سەردانی بەغداد و چارەسەرکردنی کێشەکان هەرچەندە ئەم سەردانەش ڕێکەوتنێکی ئەوتۆی لێ نەکەوتەوە بە تایبەت بە پرسینەوت بەنای خۆی بەخشندە میهرەبان بێگومان مادام ئێمە بەشێک ماوی لە عێراق ئەبێ کێشەکانمان لەگەڵ بەغاد چارەسەر بکەین پێناسی دەستوریمانەوەیە کە هەرێمێکین لە چوارچێوەی دەوڵەتی فدراڵی عێراقا کێشەشمان لەگەڵ بەغا هەیە ڕاستە هەندێک جار بەداخەوە لە ڕێی بەغاوە لەگەڵ وڵاتانی هەرێمیش لانی کەم هەندێک لە وڵاتانی هەرێمیش کێشەمان هەیە کە لە بەغا چارەسەر نابێ ئەبێ بچی بۆ پایتەختانە بۆی لە بەغا چارەسەر بێ ئەمەش واقعەکە بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ ئەندازەی پەیوەندی هەرێم لەگەڵ بەغا باش بێ سەقامگیر بێ بێکێشە بێ بەو ئەنزازە کێشەشی ڕەنگە لەگەڵ وڵاتانی هەرێمەکە کەمتر بێ و کۆمەڵگای نێودەوڵەتیش تێگەشتنی زۆرتر بۆ بێ بۆچی لەم کاتەیە سەرۆکی حکوومەت دەچێت بووە بەغا بە بڕای من کۆمەڵێ کێشە هەن پەیوەندی بە تەوقیت و کاتبەندیەکەوە هەیە یەکەمیان پێشتر وەفدی حکوومەت ڕۆیشتە بوو داوایان لێکرا بوو کە ئێمە قسە لەگەڵ بڕیار بەدەستی کوردستانەکەین با سەرۆکی حکوومەت بێتە بەغا دووەمیان کۆمەڵە پرس هاتنە پێشەوە کە وەکو فشار لەسەر هەرێمی کوردستان وا بوون ئەویش مەسەلەی جوڵاندنی یعنی فشار خستنە سەر کۆمپانیەکانی نەوت لە هەرێمی کوردستانە ئەوانی بۆ بەرهێنانەکەن و کۆمپانیە بیانین ئیش لە کەڵگەکانی نەوتی هەرێمی کوردستانەکەن ئەو فشارێکە بۆ سەر هەرێمی کوردستان جوڵاندنەوەی دووبارەی ئەو سکاڵایی کە لە دادگای بازرگانی پاریس عێراق لە دژی تورکیا کردوێتی و داوای 26 میلیارد قەرەبووی لێکا و ڕاگررتنی نەوتی هەرێم بۆی لە ڕێی تورکیاوە نەڕاتە پێشەوە ئەوەش مەسلەیەکی تر بوو جگە لە ئەوەی کە خودی بڕیارەکەی دادگای فدراڵی کە لە چوارچێوەی ئەوە ئەتوانرێ هەرێمی کوردستان فشاری پێ بکرێ و کراوە بە کراسەکەی عوسمان لە لای هەندێک هێزیش لە بەغایە بۆ ئەوی فشار بخەنە سەر هەرێمی کوردستان لەگەڵ هەموو ئەمانەیە ڕەنگە پەیوەندی ئاڵۆزبوونی نێوان تورکیا و عێراقیش مەسلەیەکی تر بێ و ئاساییە لەو چوارچێوەیە قسەیەک لە و بارشەوە کرابێ ئەم سەردانە بۆ نەبووە چارەسەری کێشەکان بکە بۆ ئەبووە بۆ کە فشارەکان ڕاگرن پەرە نەستێنن هەتاو قۆناغی کە دەوڵەتی حکوومەتی نوێ پێک دێ لە عێراقا و ڕێکەوتنێکەکرێت لە نێوان هەرێم و بەغایە بەمانایەکتر هەرێم وەک لایەنێک بۆ ڕێکەوتن تەماشا بکرێت نەک وەکو لایەنێک بۆ چارەسەر فەڕستکردن بەسەری باشە بەس زۆرێک پیان وایە پەیوەندی زیاتر بە تۆپبارانەکەی تورکیاوە بێت یاخود پامێکی تورکەکان لە ڕێ هەرێمەوە بگات بە بەغداد یاخود هەندە خوێنەوەی هەوەیە کە بەغدا زۆر فشار لە تورکیاش نەکات هەرێم ئەو ئامانجێ هەیە بێت بە بڕای من ئەکرەیە کە لە شتەکان بێ بەڵام هەمووی نییە چونکە ئێستا منم شۆ یعنی پێشەوەی بێن بۆ ئێرە بەدووەداچوونم کرد بۆ سەردانەکەی حکوومەتی هەرێم هەڵوێستی حکوومەت لە دوای سەردانەکە تونتر بووە بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانە لە سەرزاری سەرۆکی حکوومەتەوە و ئەو وەفدەی لەگەڵیا بووە ئەڵێ ئێمە بەکاربەدەستانی عێراقمان وت کە دان نانین بە شەرعیەتی دادگای فدراڵیە و دان نانین بە هیچ بڕیارێکی دادگای فدراڵیە هەر لە بنەڕەتەوە دادگای فدراڵی بڕیارێکی دادگایەکی نادەستوریە و بڕیارەکانی نادەستوریش و ئێمە چاوەڕێمە بنەوتی کوردستان تەسلیمکە یعنی ئەمانە کۆمەڵی پێداگرتنن لە شوێنێکا بۆی بەرامبەرەکان زیاد لە پێویست فشار نەکەن یاخو پامێکە بۆ لایەنەکانی ترکە ئەوانەی حەز بە ئارامی و سەقامگیریەکەن لە عێراقە یاخو لە پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغایە بۆی ئەم پەیامی حکوومەت هەرێمی کوردستانان پێ بگە کەواتە مەسەلەکە ئەکرێ یەکە لە هۆکارەکان بۆ سەفەرەکە مەسلەیەکی ئەو ڕووداوانی ئەم دوایە بێ بەڵام لە هەمان کاتە نەخێر مەسلەی ئەو دۆخە ناڕوونەیە کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ئەشێ مەسلەی سەرۆک کۆمار و پێکەنانی حکوومەت و ئەو زۆرشتانەش بەشێ بوو بێ لە پەراوێزە هەچەنە بە بڕای من یعنی ڕۆڵی زۆر گەورەشی پێ نەدرا باش پێت باشە ئەوەی کە سەرۆکی حکوومەت دوای گەڕانەوەی هەر میدیاکەی بڵاوی کردوێتەوە کە دەڵێ پابەندی بڕیارەکەی دادگا نابن نەوت ڕادەست ناکەن
بەڕێزت ئەمەت پێ باشە یاخۆ پێ باشە و پێ باش نییە مێنێتەوە سەرەوەی لەسەر چ بناغەیە ڕەنگە لە چوارچەوەی خوێندنەوە بێ بۆ بارودۆخی عراق ئێستا دادگای فدراڵی لە بەردەمی پرسیارایە بە تایبەتی ئێستا دوای ئەوەی دۆسیی نورومالێکی چۆتە بەردەمی ئەو خوێنگەرمیە ئەو جۆش و خرۆشەی دادگا بینرا لە قۆناغی پێشەوە کە بۆ ئەوەی پەیمانیە سێقۆڵەکە هەڵوەشێتەوە وە کاریان لەبەر نەڕوە ئەو جۆش و خرۆشە لە دادگای ئێستا نابینرێ بۆ ئێستا سەدریش ینی وای کرد بەرامبەر دادگای فدراڵی وتی ئێستا لە بەردەم پرسیارێکی گەورەیان ئێستا ئەی سلمێنن ئێوە لایەنگیرن یاخود دەسەڵاتێکی سربەخۆن بۆیە بەجددیش دادگای فدراڵی ئێستا لە بەردەم شێوێ مەسەلەی پێکەنانی حکوومەت و ئەو دۆخێکی عراقی تێکەوتووە و چی لێ دێ و بێگومانم قسانە دابڕاویش نین لە قسەکردن لەگەڵ ئەمریکەکان و بریتانیەکان و تورکەکان و هەموو ئەوانە بەتایبەتی کە ئێستا تورکیا ڕەنگە لەم قۆناغەیە پێویستی زیاتر بە هەرێمی کوردستان وەک لە زیاتر لە دوای ئەو تێکچوونی پەیوەندی کە لەگەڵ عێراقا دروست بوو و ئەو قۆستنەوەی ئەو ڕووداوە بەو بشەوە بەرفراوانە لەلایەن هێزە عێراقەکانەوە و لەلایەن هەندێک وڵاتی هەرێمیشەوە لە ڕاستیە کە نەبێک بوو بە دوای شتێکی وایە گەڕان و تەوقیتەکەشی بۆ هەن گونجاو بوو چکم ماڵی شیعە زۆر لێک هەڵوەشاوە بە یەکەوە زۆر زۆر سەرقاڵن خەریکە نێوماڵیان بە تەواوەتی ناکۆکەکانیان قوڵە بێتەوە لە دۆخێکی بەو جۆرەیە ڕووداوێکی بەو جۆرە تۆزە سەرنج لا بەرێ لەسەر ئەوە دوژمنێکی هاوبەشی کاتیش بێ بۆیان پیاکە وزەکانیان ئارەستی ئەوکەن ئەوە دەستکەوتێکە ئەمە چ جای لەوەی پەیوەندی بە دۆخی ڕۆژاوای کوردستان و تێکڕای پەیوەندەکانی ئێران و تورکیا و ئێران و عێراق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شایە باشە دوای لەسەر ئەو قسەکەین بەس پێشبینی خۆت بۆ بەتایبەت پرسیینەوت لە هەرێم چییە و جبرێرەکە جێبەجێ دەکرێت ڕادەگیرێت چی لێ دێ بە بۆ حکوومەتی ڕەنگە حکوومەت گرەویان لەسەر بەرزی نرخی نەوت کرد بێ کە ئێستا بەرزی نرخۆی حکوومەتی ئەگەر حکوومەتی عراق 200 میلیۆن دلارەکەش نەگەنێ ئەمان بەم شێوازەی خۆیان بەم پێوەرەی خۆیان کە ئێستا موچێ پێدەن ئەتوانن موجەپەن و ئەمریکەکانی شەڕی ئۆکرانیاش کە جۆرە لە یعنی ناسکێشانی هەرێمی تایە ئەگەر لە شێوەیەکی سنوورداری بێت بە تایبەتی بۆ غازەکەی بۆ مەسلەی غازەکە ڕەنگە خۆرئاوایەکان حەز نەکەن غازەکە لە ڕێی عێراقا و بکەوێتە ژێر دەستی کۆماری ئیسلامی ئێرانەوە بە جۆرە لە جۆرەکان لە ژێر دەستی کووردا بمێنێتەوە ئەگەر چی حەزیش ناکەن لە سەرەمە لەگەڵ عێراق تێکی دەن بەڵام بگەنە سیغەیەک بۆ ڕێکەوتن تورکەکانیش ڕەنگە پێداگر بوو بوون لەوەی کە ئەم سەرچاوی وزیان و ئەم پەیمانانەی کە لەگەڵ هەرێمی کوردستان هەیە درێژی هەبێ کەواتە جۆرە لە جۆران بڕوا ناکەم حکوومەتی هەرێم لە خۆیەوە بتوانێت بەو جۆرە قسە بکە ئەگەر بێت و شتێک لە ئارایە نەبێ یا چاوەڕێ ئەوە کە دۆخی عراق بە تەواوەتیش تووشی داڕوخانێکی ئەمری گەورەتر ببێت حکوومەت پێک نایە یا ئەگەر پێکی شاد کاروباری لەبەرا نەڕوە جۆرە لە پاشاگەردانی لە عراقا دروست ببێت هەموو ئەو یاخو پەیوەندەکانی نێوان ئێران و ئیسرائیل قوڵتر ببنەوە و بگاتە سنووری ئەوەی کە ئیسرائیلەکان یعنی بیر بکەنەوە لە لێدانی سەربازی پرۆژە ئەتۆمیەکە و سارۆخەکەی موشکێگەی ئێران هەموو ئەوانش ڕنگدانەوەی بەسەر بارودۆخی عێراق هابێ لە هەموو حاڵەتێکە ئێستا دۆخی یەکلاکردنەوەی دۆسیەکان نییە ئەبێ هەر لایەنە پێگەی خۆی بەهێزکە ئێستا دۆخێکە حکوومەتێکی ئینتیقالی هەیە هێشتا حکوومەت دانەمەزراوە کارتەکان فشارن لەسەرێک بەکارهێنن کورد چۆن بەشداریەکە بەشدارەبی یا بەشدار نامێ حکوومەت پێکان چە دەتوانێت بڕکات چەند برنەکە دۆخەکە چی لێ هەمووی ئەمە پرسیارە ئێستا کاتی بە بڕای من بڕیاری گەورە و گرنگ نییە ئەوەندێک کە کاتی ئیدارەکردنی ململانەکانە بۆ دوای پێکەنانی حکوومەت لە هەموو حاڵەتێکە ئەم پەیوەندی نێوان هەرێم و بەخا نابێت بەم جۆرە بمێنێتەوە نابێت ملکەچی هەڵکشان و داکشانی سیاسی و میجازی سەرکردە سیاسیەکان بێ ئەبێ بە جۆرە لە جۆرەکان لە چوارچەوەی دەستور و یاسا ڕێکخرێ بە چیش ڕێکخرێ بەوەی کە یاسایی نەوت و گاز لە عێراقە دەرچێ و ڕۆڵ و دەسەڵات و مافی هەر لایەکیان لە هەرێمی کوردستان و عێراق واتە دەوڵەتی فدراڵ و هەرێمیش دیاریکراو بێ لە پێکاتنی ئەو دامەزراوەنش کە لە چوارچەوەی ئەو یاسای دروستەبێ وە لە ڕوانگەی ئەوەوە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستانیش هەموار بکرێتەوە بگونجێنرێ لەگەڵ یاسا عێراقەکە بەم جۆرە لە سەقامگیریە بێ دیارە پێکێنانەوەی جارێک تریش دادگای فدراڵی کە کورت لانێکم باسی نادەستوری دادگای فدراڵیەکە تۆزە وەکو نوکتە جوایە تر بۆچی دوو حاکمەکەی خۆتان ناکێشنەوە لانێکم لانێکم دوو دادگاکەی خۆت دوو دادوەرەکەی خۆتان بکێشنەوە لە دادگا باکە بڵێنەوە کورت یعنی کشاوەتەوە لە دادگاکە لە بەرەوەی دادگاکە شەرعێتی نەماوە لانێکم کە پێویستە بیکەن ئێستا ئەمەیە ئەوەش ناکەن وە کێشەی کوردی ژەوەیە ئەگەر
بڕیاری دادگا سیاسی بێ بەڵام ئەگەر سیاسیش بێ بڕیاری دادگا هەر قانونیە لەبەرەوەی دەسەڵاتێک ئێستا لەسەر و ئەوە نیە تۆ لای چه تەعنەدەی لەسەر نادەستوری دەسەڵاتی دادگا مەرجەعێک نێ لە ئێستا پێویستی بە ڕێکەوتنی کوتلە سیاسیەکان و دەرکردنی یاسای نوێ و تەفسیرکردنی نوێی دەستورە و پێکەنانەوەیەکی نوێی دەسەڵاتی داوەری یا لانی کەم دادگای باڵای فدرالی لە عێراقا کە هەموو ئەمانە لە ئێستای نین بۆیە یعنی وەڵامەکەی هەرێمیش وەڵامێکی سیاسیە وەڵامێکی دەستوری نییە خۆ ئەگەر وەڵامێکی دەستوری ڕاستیش بێ هێزی دەستوری نییە لەبەرەوەی لە دامەزراوەیەکی دەستوریە و دەرنەچوە تەنها وەڵامێکی فقهی دەستوریە کە تێگەیشتنی لایەنی کوردی بۆ دەقەکانی دەستور و جۆری پیادەکردنیان دەرەخ باش بەس وەکو خۆت چی بە چارەسەر دەزانین بۆ نەو تێرێ ئاوا بمێنێتەوە لە ناو خۆ چاک بکرێت لەگەڵ بەغداد تەسلیمی بەغدا بکرێت ناوتەکە بە هاوبەشی بڕێ و ببرێ چی بە چارەسەر دەزانی خۆت پێم وایە سەرنجام ئەوەی ئێمە لە ناو خۆ چارەسەر بکرێ و دەرفەتەمان لە دەستدا ئەو دەرفەتەمان لە دەستدا هەچەنە ئێستاش ئەگەر لە ناوخۆ هەر چارەسەر نەکرێ ناڕزایەتەکانی خەڵک لە دۆسیەی نەوت و کۆی دۆسیەی ئابووری و سەرچاوەکانی داهاتێ وڵاتە چارەسەر نەکرێ بەداخەوە دۆخەکە لە ناوخۆی هەر بەوا بێکاروە نەود لە سەرچاوەیەکەوە بۆ بەهێزبوون و لەسەر پێی خۆی وەستان لە هەرێمی کوردستانە بوو بە هۆکارێک بۆ ڕووخانی خەڵک لە ڕووی دەرونیەوە ئەگەر چی کارتێکی گرنگە بەدەست سەرێمی کوردستانەوە بەس کارتەکە بەشێکی دژی خۆماوەکارە ینی لەبەر ئەو ناشەفافەتەی لە نەوتە هەیە و ئەو ناشەفافەتەی لە سەرچاوەکانی دری داهات لە هەرێمە هەیە خەڵک واوێ نای مەسلەی نەوتی کرد کە بۆتە سەرچاوی کڵۆڵی کە بەهۆی نەوتەوە ئابلۆقی ئابووری خراوەتە سەر هەرێمی کوردستان بەشە بودجێ هەرێم لە بەغا بڕاوە لێرەش ناتوانرێ یعنی بە شێوەیەکی سەقامگیر موچە بدرێ یاخو پرۆسی گەشەپێدانی ئابووری لە هەرێمی کوردستان و دەستکردنەوە بە پرۆژەکان وەستاوە یانی مچە وەستاوە یا بەشێکی یەکرێ و بەشێکی ناکرێ هەموو ئەمانە پاڵپشتی جەماوەری بۆ پرۆسی نەوە نێشت کە ئەما بووە لە قۆناغ بکرێ ئەگەر ئێمە پێویستمان بە بەغا نەبوویایە پێویست ئەو هەموو شەڕە لەسەر 200 ملیۆن دینار و لەسەر بودجێ و ئەو هەموو تەنازولە بۆ بەغا نەبوویایە ئەسڵەن ئێمە جۆرە لە بێنیازە بووین لە بەغاش ئەگەر ئێم داوە هیچمان لێ نەکردایە ئەو فشارانێ ناکرد باو جۆرە بیشی کردایە ئەو کاریگەری نابوو لەبەرەوەی خەڵک لە پشتی پرۆژەی نەوتەوا بوو و سیاسەتێکی جەماوەری لە پشتیەوە بوو بەرەی ناوخۆیەکی بەهێزتە بوو بەڵام ئێستا ئەوە نییە کە ئێستا نیە لە هەموو حاڵەتەکە هەڵبەت ئەگەر ئەمە شەبوویایە بەزێمە واقعێکمان هەبوویایە پشتیوانێکی جەماوەرمان هەبوویایە گلەی و گازندە لەسەر مەسلەی نەوت نەبوویە تێبینی لەسەر نەبوویە پێگەی هەرێمی کوردستان زۆر بەهێزە بوو لە گفتوگۆگانە دەربارەی چارەسەرکردنی کۆی پرسی نەوت لەگەڵ عێراق ئێستاش چارەسەر هەرەوەیەکە ئەبێ پەیوەندەکانی کۆی پەیوەندەکانی هەرێمی کوردستان و عێراق یعنی بە گوێرەی دەستور ڕێکخرێ ئەبێ دەستوری اعتیبار پیاکاتەوە لە هەردوو لاوە دەستور پێشێل کراوە دیارە لەلایەنی عێراقەوە زۆرتر بەڵام لەلایەنی هەرێمیشەوە پابەتبوون بە دەستورەوە زۆر نەبووە لە کاتی پێویستە باسی دەستورەکەن هەردوو لایەن یعنی لەبەرەوەی کە لە واقعی سەرزەویە کۆی بارودۆخی عێراق لە چوارچەوەی دەستورە ڕێک نەکراوەتەوە بە تایبەتی بوونی دەستێوەردانێکی زۆر میلیشیایەکی زۆر گەندەڵیەکی زۆر یعنی لاوازی دام و دەستگاکانی دەوڵەت لە عێراقا یعنی هەتا لە هەرێمی کوردستانە نەبوونی دامەزراوەی نیشتیمانی و بوونی هێزی و لەشکری حیزبی و زۆنی حیزبی و هەموو ئەمانە واکە لە ڕاستیە کە نەتوانرێت لە چوارچەوەی دەستورە دۆخەکەی خرێ لە هەموو حاڵەتێکە تاقاشتێک کە وەکو مەرجەعێک بێ مەسەلەی دەستورە بەڵام بۆی دەستوریش لەبەرەوەی قابلی تەفسیرکردنی جۆرا و جۆرە لەبەرەوەی دەقەکانی دەقن و تەفسیرن ئەبێت تۆ دادگایەکە تەبێ هێزێکی دەستگایەکی ناوبژیوانی تەبێ کاتێ هەرێم و بەغا جیاوازیان هەبوو لە تەفسیرکردنی دەقەکانی دەستورە ئەو دەسەڵاتە ناوبژیوانیە ناکۆکەکەیەک لاکاتەوە لە ڕووی دەستوری ڕوتەوە بە شێوەیەکی پیشەیی کە ئێستا ئەوە دادگای باڵای فدراڵیە بەڵام تۆ لایەنی کوردی پێی قایل نابێ پێم وایە لەمە بە دووە هەندێک لایەنی شیعی عێراقیش پێی قایل نابن ڕەنگە سەدریەکان و لە دوای ئەوەش ڕەنگە سونەکانیشی بچێتە پاڵ پێشتریش ماوسەمان بۆ چوون تەبوو لەسەر نەوتەکە یاخود دوای ئەو دەرهاویشتانە ئەو بۆ چوونە بۆ زوو کە لە ناو خۆ بڵین چارەسەرەکە ئێستا ناکرێ یعنی ئەو مەوەسمەوەیە کە ئێماگەر چارەس نەمانگەیانە ئێرە بێگومان لە هەموو حاڵەتەکاتەوە بێ بینای خۆ تەرکەیتەوە بەڵام ئەگەر کاتی خۆی بمان کردایە ئێستا پێگەمان بەهێزە بوو لە گفتوگۆکانە بەزێمە ئێستا لە بەردەم حکوومەت لە بەردەمی گەلی خۆیە پێگەی لاوازە
پاڵپشتی جەماوەری بۆ سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان نییە تەنانەت لە نێوان یەکێتی و پارتیە لە نێوان هێزە سیاسیەکانە تێگەیشتنی هاوبەش بۆ مەسلەی دۆسەی نەوتنێ یعنی هەتا ترس هەبوو کە لەو ماوەیە کە فشار و یعنی لەشکر کۆکردنەوە هەبوو بە دەوری کۆرمۆر و ئەوانەیە ترس هەبوو لەوەی کە هەندێک لە هێزە کوردیەکان لە ڕاستیە لە بەرامبەر هێزەکەی ترە بە جۆرە لە جۆرەکان مامەڵەیەکی جیاواز بکە لە دۆسەی نەوتە و جارێتتر هەندێک چیرۆک دووبارە بێتەوە بۆیە تۆ لە نێوانی یەکێتی و پارتیشە لە نێوان یەکێتی و پارتیشە تێگەیشتنی هەو بەشت هەیە ئەچەنە لەم دوایە تۆزە دەستکاری یاسای نەوت و گازیان کرد دیارە لەسەر ئەو بەشەی هەردووکان لە نەتۆک و نەوت و خازەکە بەریانەکەوێت جۆرە ڕێکەوتنی تازایان کردو لەسەر پارەکە پێم وایە ڕێکەوتنێکی تازایان کرد بەس ئەو مەترسێکە دەڵی کۆتایاتوە ئەوەی ئەگەر هیچێتی غازی خۆی تەسلیمی بەغدا بکات و بۆی پارتیش ناچار بێت تا پەیوەندی یەکێتی و پارتی بەم جۆرە بێت تا زۆنی سەوز و زەوردمان هەبێ ئەو جۆرە سەرچڵیانە و ئەو جۆرە مانۆڕانە هەمیشەوە گەگەرگ لە پێشمانە وەگەگەری باشە پێیوەست بە ڕووداوەکەی تۆپبارانی تورکیا کاردانەوەی زۆری لێکەوتەوە هۆکارەکەی چی بووە بۆچی بە ڕێز دەڵی لەمە دوای عێرا بڵین تورکیا زیاتر پێویستی بە هەرێمی کوردستان دەبێت تورکیا دایم یەکەم هەرێمی کوردستان دەواازەی عێراق مامەڵەکردن لەگەڵ عێراق تورکیا هەمیشە لە ڕێی دەواازەیە کە هەرێمی کوردستان دەسەڵاتی بەسەرا هەیە ئیبراهیم خەلیلە یعنی ڕێگای بازرگانی و مامەڵەکردنێتی لەگەڵ عێراق لە ڕووی ئابوووریەوە دومیان تورکیا دایم وەک وەرەقەیەکی فشار ڕوانیوێتی هەرێمی کوردستان بەسەر بەغایە بەو ئەندازە کە بەغا بێنیازی خۆی نیشاندا بێ یا بە دڵی تورکیا نەبوو بێ یاخو بە قازانجی هێزێکی تر دوور کەوت بێتەوە لە تورکیا وەرەقەی هەرێمی کوردستان بەکارهێنێ لە بەرامبەریەوە بۆیە ئێستا کە فشارێکی عێراقی لەسرە و هەڕەشە لە تورکیا کرێەوە ئەوە کۆمەڵێ ڕێوشێن جیرانە پێش بەرامبەر تورکیا لەو کاتەیە بۆیە ئێستا تورکیا پێویستێکی زۆرتری بە هەرێمی کوردستانەیە ئێمە زانیمان لە هەرێمی کوردستان هەتا خۆپیشاندانیش نەبوو وردە خۆپیشاندانە لە هەولێر ویسترا بکرێ ئەویش ڕێگای پێ نەدرا بۆیە هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی پاراست لێرەیە بە جۆرێکە وەکو دۆستێکی تورکیا خۆی نیشاند ئەو بە باش دەزانی کە لە هەولێر ڕێگە نەدرا خۆپیشاندانی هەرێمی کوردستان دوو هەڵوێستی یعنی دوو مووقفی جیاوازی مووقفێکی نەزەری تیۆری لە ڕاگەیاندنە هەڵوێز بوو لەگەڵ حکوومەتی عێراق و هێزە سیاسیەکانە کە ئیدانیان یعنی پێکەوە ئیدانیان کردو لەشکێشیری تورکیا و کوشتن و سڤیل و مەدەنی و ئەم بابەتوشتانە ئەدەبیات و ئیستهلاکەکە بێگومان زۆر بێ و بەیان نامۆشتانەی هێزە سیاسیەکان و تەنانەت دام و دەستگا فەرمەکانیش یعنی دەریەکەی ئیستهلاکیە جاری وایە هەتا بە تەفاهم لەگەڵ ئەو هێزەی دژی دەریەکرێت دەراکرێت بۆ نمونە بۆ عێراقیش ڕاستێنی پرسیان بە تورکیا کردبوو شوێنە ڕاستە مەرج نیەک سەروا بێت بەزەڵم هەندێک جار تەفاهم هەیە ڕێگەکەون لەسەر جنێوەکان و جۆری جنێوەکان و زمانی جنێوەکان و هەموو ئەوانە کە ئێمە کاکە بەیانی جنێوتان پێدەین و بەیاننامەی تورتان لەسەر دەرەکەین ئەوە لەگەڵ ئێوەمان نییە ئەو بۆ ناوخۆمانە بۆ ڕایگەشتیە بۆ خۆڵکردنە چاوی خەڵکە بۆ ڕای بەڕێکردنی کاتەکەیە ئەمە شتێکی زۆر زۆر ئاسایی لەبەرەوە بەرامبەرەکانیش زۆر گرە و لەسەر و بەیان نامۆشتانە ناکەن ئەوەندەی گرێ و لەسەر شتی کردداریەکەن لەسەر هەڵوێستی کردداریەکەن باکردەوە لە هەرێمی کوردستانە شتێکی وا دژی تورکیا نەکرا بەڕاگەاندن هەڵوێز بووین لەگەڵ عێراقەکان باشە بەس خۆپیشاندانەکە ئاسایی ڕێگەی پێنەدرا یاخود کارێکی خراپە یاخود پەیوەندی بە چیەوە بەتابەت لە هەولێر کە ڕێگەن لە خۆپیشاندانەکە هەولێر بۆچی ڕێگای پێنادرێ یەکەمیان واوێ ناکرێت کامەنە لە ئەنگری پارتی دموکراتیکی لە ئەنگری پاکەکەن و ئەو جۆرەشتانە دومیان بە ترسی لەوەی کە ینی سوودی لێوەرگیرێ بۆ گەورەکردنی ینی ڕێپیاوانەکە لە هەولێرە وەنەریتێکی ڕێپێدانی ینی خۆپیشاندان و ڕێژدە لە هەولێرین بێ لە هەموو حاڵەتێکیشە پەیام ناردنێکە بۆ تورکیا کە ئێمە تایبەتمەندی خۆمان هەیە و چاومان لەو دۆستایەتی و بەرژەوەندی هاوبەشانە هەیە کە لەگەڵ تورکیا هەمان ئەی لە سلێمانی لە هەمە سلێمانیش هەماشت سلێمانیش بە جۆرە لە جۆرەکان ئەیانەوێت لەگەڵ تورکیا ئاش ببنەوە و نایانەوێت لانی کەم ببنە بە ئامانج بگیرێن لەگەڵ تورکیا ئەمە جگە لەوەی خەڵکی کورد خۆی لەبەرەوەی زۆر کورد کوژراون یعنی تیاچون بوون بە قوربانی ئەو کاردانەوە گەورە نەبووە بمانەوێ نەمانەوێت نەستی کورد ویژدانی کورد جۆرە شعور بەغوبن و بە بێبەشی و بە پلە دووی ئەماناکە بۆ دایان سڤیلی کورد لە ساڵانی ڕابردووە لەم چوارچێوەیە شەهید دەبن ئەو کاردانەوەی نابێ
بەڵام لەگەڵ مەسەل چەند گەشتارێکی عەرەب کە کارەکە زۆر قزەون بوو و مافی خۆمانە هەموو هاوسۆزێکیان بۆ دەربڕین ئەوانش ئینسان و هاوڵاتی وڵاتی خۆمان و مسلمان و ئینسانن یعنی بێتاوان کوژراون و لە گەشتێکا بوون کوژراون یعنی ئەوەش کاریگەری هەیە کە خەڵکی کوردستان لە سنوورێکی دیاریکراوە یعنی ئەو کارلێکاکە و زۆر پشتیوانی هەتا لە هەڵوێستی فەرمی حکوومەتیش ناکە باشە بەس ئەوەی عێراقی شەرتەنە بەیانامە بوو چکە پەرلەمانیش دانیشتنی کرد خەڵک چاوەڕێ دەکرا بەرگاری دەرکردنی هێزەکانی تورکیا بدە لە خاکی هەرێم بەڵام تەنە جارێ کۆبنەوەکەیان دواخست بۆ کاتێکی نادێرە بڕێدا و لیژنەی ئاسایش و بەرگری لەگەڵ لیژنەی پەیوەندەکانی دەرەوە لێ کۆڵنەوە ڕووداوەکە بکە بەڵام بە بڕای من دانیشتنی پەرلەمانی عێراق بوو بە فەزیحەیەک و ئابڕوچینە بۆ عێراق خۆی یعنی هەر لەو دوای ئەوە دزەکرا بە کۆمەڵی زانیاری کە وەزیری بەرگری و دەرەوەی عێراق و توانێ ئێمە و هێزەمانێ بە هیچ جۆرەکە بەرەنگاری تورکیا ببینەوە لە ڕێی سەربازیەوە کامە بوو بە فەسیحەیەک یعنی و لە قەزانجی تورکیاشکایەوە و عێراقی هێندێک تر گرگن و پشوک و بێهێز نیشاندا لە ناوچەکەیە لە هەموو حاڵەتێکە یعنی سەرۆکی یعنی لێپسراوی ئەنجومەنی یعنی ئاسایشی عێراقیش ڕاوێژکاری ئاسایشی عێراق ئەویش یعنی بە زمانێکی نەرم قسەی کرد وتی ئەمە بێت لە چوارچێوەی بەرژەوەندەکانی عێراقا بیرکەینەوە هەڵ نەچین دانەچین ئەبێ بە شێوەیەکی دیبلۆماسی ئەم کێشەیە لەگەڵ تورکەکانە حەلکەین حەسڵ ئەویش بە زمانێکی تر بیرمان نەچێت کە بە جۆرە لە جۆرەکان خەڵکانێکن لە بەغا و لە ناوچەکەیە نایانەوێ تورکیا زیان لە پێویست لە هاوکێشە عێراقە لاواز ببێت لە قازانجی کۆماری ئیسلامیێرە لەبەرەوەی کە ئەوان پێشتر هاوپەیمانێکی سێقۆڵیان هەبوو و بایدن هاتۆ بۆ ناوچەکە و هاوپەیمانێتێکی نوێ لە ناوچەکەیە بڕێوەیە و نەخشەیەک لە گۆڕەیە بۆ کەمکردنەوەی هەژمونی کۆماری ئیسلامیێران لە عێراقا و لە کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لەبەرێ بمانەوە نەمانەوە عێراقیەکان کۆدەنگ نین لەسەرەوەی کە چی لەگەڵ تورکیا بکەن یانەیکەن لەبەرەوەی لە ناوخواانە دابش بوون وەلای جیاوازیان هەیە تێگەیشتی جیاوازیان هەیە بەرژەوەندی جیاوازیان هەیە بە جۆرە لە جۆرەکان تورکیا لەسەرە هێڵەیە ئەگەرچی وەکو عەرەبەکان لەسەرە هێڵە نییە وەکو خۆی لەسەرە هێڵەیە کەلانی کەم بەرژەوەندەکان لە عێراق لەگەڵ کۆماری ئیسلامیێران بەشکە وەک زلهێزێکی ئابووری مامەڵی لەگەڵا بکە و کێبڕکەکارێکی جددی بازرگانی بێ لەگەڵ کۆماری ئیسلامیێرانێت وەکو تا ئێستا کردوێت هەموو ئەمانە و ئەو دابش بوونەی وەکووتمان بە تایبەتی لە دوای هەڵبژارنەکانی عێراقەوە لە نێو لیستە سیاسیەکانە هەیە و ئەو زەمینە شلۆق و فشەڵەی کە ئێستا بۆ پێکەنانی حکوومەت هەیە هەموو ئەوانە لە ڕاستیەوەی کردووە هەڵوێستی عێراق هەم لاواز بێ هەم نایەکگرتوو بێ ئەو یەکگرتوویەی بەڕواڵە نیشانێدەن هیچ نییە تەنها بۆ ڕازیکردنی کاتی جەماوەر و لە دوایە دۆخەکانە چنەوە شوێنی خۆیان و ناتوانن بە شێوەیەکی یەکگرتو مامەڵە بکەن لە هەندێک سنووری دیاریکراوە باش عێراقەمە وەکو بەهانەیەک بەکار نایێنێ بۆ گەڕانەوەی سوپاوێ بۆ ناوچە سنووریەکان ئەکرێ لە باتیەوەی فشار بخەنە سەر تورکیا فشار بخەنە سەر پەکەکە بوانەمەوە یعنی فشار و ئەوە بکەن بە بیان و بۆ ئەوەی هێزێکی زیاتر ڕەوانەی سنوورەکانی هەرێمی کوردستان بکەن بێگومان ئێستا پاسەوانی سنوور لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان و تورکیا و ئێران و ئەوانەیە بەڵام پاسەوانی سنووری کوردی یعنی هێزەکان کوردن لەوێن ئەکرێ دەوڵەتی عێراق هەتا بە ڕێککەوتن لەگەڵ یا بە تێگەیشتن لەگەڵ تورکیا و ئێران خۆیان ئەو هێزانە زیاترکەن و سروشتی هێزەکانی دەستکاریکەن وان دێ فشار بخەنە سەر پەکەکەش هەرچەنە من پێم وایە کۆماری عێراقیش ناتوانێت فشارێکی تااقەت پڕووکێنی یەکلاکەرەوە بخاتە سەر قەندیل و پەکەکە بۆ لەبەرەوەی کۆماری ئیسلامی ئێران لە سنوورێکان ڕێگای پێدا لەو سنوورە بترازێ ڕێگای پێنات پەیوەندێک بە بینی پەکەکە و ئێران ڕوونە عنی پەیوەندیەکە ڕوونە یعنی پەیوەندی نێوە پەکەکە و کۆماری ئیسلامی ئێران لەوە ڕوونترە کە تۆ بیشاریتەوە ئەگەرچی لە ڕۆژ ئاوای کوردستانە مەسەلەکە جیاوازە بەڵام ئەوەی پەیوەندی بە قەندیل و ناوخۆیەوە هەیە و پەیوەندی جۆری ئیدارەکردنی ململادەکانی نێوان کۆماری ئیسلامیێران و تورکایە پەیوەندیەکە جێگای بەهەخی کۆماری پەکەکە جێگای بەهەخی کۆماری ئیسلامیێران باش پێویست بە هەرێمی کوردستانەوەی سەرۆک ئەرکانی سوپای عێراق باسی کردبوو زیاتر لە 4000 سەربازی تورکیا لە هەرێمە 100 بنکەی بڵین سەربازی و 500 خاڵی سەربازی و 5 بنکەی ئاسمانی و شکانیش ئەمە مەترسیە بۆ سەر هەرێم ئەو هەموو ژمارە زۆرە یاخود لە حاڵەتە هیچ کاتێک
پێ دوایە پاشەخشە بکەن لە تورکەکان زۆر بەگران پاشەخشەیەک یعنی وەکو مێژوو یعنی ئەزمموی تورکەکان هەل لە قوبرسەوە دیارە کە لە ساڵی 1970 لەوێن و دوورگەکاندا بەش کردووە تورکەکان چوونە هەر شوێنێ بەگران لی پاشەخشەیەکەن وەکە پاشەخشێژەکەن دوای بەدیهێنانی ئەو ئامانجانە پاشەخشەیەکەن کە بۆی هات بۆیە ئێستا عێراق ئەو نەبەهێز نییە ئەوە هەرێمی کوردستان هەر هیچ ناتوانێت یعنی ئەو هەر بڕاوەتەوە کە هەرێمی کوردستان یعنی بژاردەکانی زۆر سنووردارن بەرامبەر بە تورکیا و ناتوانێت یعنی عێراق خۆشی ناتوانێت نەک هەرێمی کوردستان بۆیە عێراقەکان ڕەنگە بۆ تێرکردنی حەزی تۆڵەسانەوە و تۆزی اعتیبار جێڕانەوە بۆ هاوڵاتی عێراقی و شەقامی عێراقی ڕێگا بن بە هەندێک لە گروپەکانی حەشتی شعبی هەندێک فڕۆکەی بۆم ڕێژکرا و هەندێک گراد و ئەوانە ببێن بە بنکەکانی تورکیا و بۆی لە ڕوو دەرونیەوە یعنی هەندێشت بکەن و بڵێن ئەوە مقاومەش کردی ئەوەی بەسپان ناکری مقاومە و ناو بەناو ئەم شتە دووبارە بێتەوە کە لە ڕاستیە زیانێکی زۆر وا بە تورکیا ناگەیانێ ئەوەندەی کە ڕۆڵێکی ڕاگەیاندنە بینێ و بۆ تێرکردنی شەقام و چاوەڕوانیەکان و ڕۆدەرونیەکەی شەقام و مرۆڤی ئاسایی عێراقیە لە ڕاستی ئەوەندە ناتوانێت فشار دروستکە لەسەر هێزێکی گەوری وەکو تورکەکە بەڵێ وەکو تورکیا خەونەکەی چیە لە هەرێم هیچ خەونێکەوەی هەرێم بخاتەوە سەرخۆی یاخود ئەوەی باسی ویلایەتی مووسڵ دەکرێت بەشێک لە هەرێم ئەو خەونە هەیە منی وا خۆزگەمە خواست کە هەر سێ پارچە کوردستان یەک بگرێتەوە یعنی ئەگەر تورکەکانەوە ئازا بوونایە بوێر بوونایە توانای ڕێکەوتنیان لەگەڵ کووردە هەبوویایە من پڕ بەدڵ پێم خۆشە هەرێمی کوردستانی باشوور و ڕۆژ ئاوا هەموو و لەگەڵ کوردستانە سێ پارچەی کوردستان یەک بکرێتەوە ئەو کاتە سێڕۆڵی تورکیا لەژێر لە چوارچەوەی ڕێکەوتن لەگەڵ تورکایە حاکم بێت لە چوارچەوەی ڕێکەوتن لەگەڵ تورکایە ئەو کاتە شەڕیشمان کردە سێ پارچەی کوردستان دوژمناتیمان لەگەڵ عەرەبانەمایە بۆ نمونە ئەو کاتامانتوانی زووتر ئەگەر هەتا شۆڕشیشمام کردایە یا لە ڕێی هەڵبژاردنەوە بووایە لە ڕێی ڕێکارەکانی دیموکراسی و بە بڕای من زووتر ئامانجەکان بەدیهێنین بەس ئاسان نییە تورکەکان بێن باشووری کوردستان داگیرکەن و ئللا لە هەندێک دۆقی نائاساییانە بێ کە فەوزایەک لە عێراقا دروست ببێ فەوزایەکی گەورەتر لە ئێستا لە سووریا دروست ببێ یعنی هەڵکشان و داکشانێکی چاوەڕۆن نەکرا و ناوچەکە دروست بێ ئەوە ئاساییە لە دۆخێکی لەو جۆرەیە ئاساییە بوونیان لە هەرێمی کوردستانە بە بڕای من بۆ کۆمەڵێشتا ئێستا لێرە یەکەمیان بۆ فشار خستنە سەر ینی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستانە شەڕەکە لە تورکیاوە بردویانەتە یعنی دەرەوەی تورک دەرەوەی تورک دووەمیان کۆنتترۆلکردنی سنوورەکە بە هەموو شێوەیە کە ئێنێ سێمیان وەک کارتێکی فشار بەسەر هەرێمی کوردستانەوە بۆی کە هەرێمی کوردستان هەمیشە لەبەر چاوێ بێکەوە گورگەکە لەبەر دەمیاتی سێمیان پیان وایە ململانەکانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێشتا نەبراوەتەوە دووبارە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست داڕێژدێتەوە ئەمان پیان وایە پیلانێکی مێژووی هەر هەیە بۆ بچووکردنەوەی تورکیا جاپیان وایە ئەبێ ئەو شەڕە لە دەرەوە بکەن بۆی سازش لەسەر هێزەکانیان بکەن لە دەرەوەی سنوور بۆی بتوانن کەس نێتە ناو سنوورەوە پارێزگاری لە سنوورەکانیان بکەن واتە ئەو سازشەی داوایان لێکرێ لەسەر کوردستانی باشوور و ڕۆژئاوای سووریا و لیبیا و ئازەربایجان ئەمانە بکرێت نەک لە ناو تورکیا داوای سازشیان لێ بکرێ ئەم بەم جۆرە بیرەکەنەوە بەم جۆرە استراتیژیە بیرەکەنەوە هەموو ئەمانەوەی کردو ئەمە جگەلەوەی کە پیان وایە دۆخی عێراق و سووریا و هەرێم و ئەم جۆرەشتانە هەمووی ناسەقامگیرە ئەنوێ ڕۆڵیان هەبێت لە ئاراستەکردنی ڕووداوەکانی سووریا هەرێمی کوردستان ناو عێراق وە گەورە نەبوونی مەسەلەی کوردیش لە عێراقا بە تایبەتی لە هەرێمی کوردستانە کە ئەگەر چی خۆمانەوە هەموو ڕزای و گلەیم و هینەمان هەیە لە هەرێمی کوردستان بەڵام ئەوان بە سەرچاوی مەترسیە زانن کۆماری ئیسلامی ئێران و تورکیا و سووریا و ئەمانەش پیان وایە ئەم هەرێمە ئەبێ لەم سنوورە زیاتر گەشە نەکە گەورە نەبێ بێ جێگای ئومێد و یعنی دەستپێک و ئینطلاقی پرۆژەیەکی نەتەوایەتی گەورەتری کوردی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستێ بمانەوە نەمانەوە مەسەلەی کوردی بە بۆمبێکی خەوتووە زارن لە وڵاتەکانی خۆیانە واگەر بێت و لێرە ئازمونونەکە گەشە بکە گەورە ببێ و لەسەر پێی خۆی زیاتر بوەستێ کێشەکانی چارەسەرکە ببێتە جێی چاوتێبڕینی نێودوڵەتی زیاتر و جێگای بەرژەوەندی زلهێزەکان و ئەمانە هەموو ئەمە ڕێکدانەوێت بێ بەسەر ئەوانە ئەمان لە نزیکەوە من بتوانن سنووردانن بۆ هەموو ئەو خەونانەی لە مێشکی هەندێک کەسە باش ئەگەر بەس بە کورتیەوەم بۆ ڕووکەی وتە تەر سێ پارچە کوردستان بچێتە ژێر کۆنتترۆلی تورکیا باشە بێکەوە یەک بگرن
ناڵم بچێتە ژێر کۆنتترۆلی تورکیەوە ئەڵێم ڕێککەوین لەگەڵ تورکەکانە بە بڕای من سێ پارچەی کوردستانیەک بگرێتەوە من بە شتێکی زۆر دەستکەوت و باشێزان. باشە با دوای ناوبڕەکەی بزانین دەستکەوتەکەی چییە؟ بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی عازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆ. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمموونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا. دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا. جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین. لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە. تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت شاشە و کۆنتترۆلی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵنینیە ئەو جپسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا؟ زۆر گەڕێن لەوە بەهێزترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێزتریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕۆ و بەرەداگیرسێنە. کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆرنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکیشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا قسەی بەڕێز کە ڕەنگە کاردانەوەی زۆر لێ بکەوێتەوە وتت ئەگەر تورکەکان بەڕێکەوتن لەگەڵ تورکەکان هەرچێ پارچەی کوردستانیەک بگرێتەوە من بە دەستکەوتێکی باش ێزانم بۆ کورد بەڵام پێم وایە شتیوە ڕوونات. ئێمە وەست دەستکەوتەکە چییە؟ دەستکەوتەکە ئەوەی کە یەکەم کێشەی سێ پارچەمان نابێنێ یعنی ژمارەیەکی زۆری کورد لە چوارچەوەی دەوڵەتێکا کۆ بێتەوە ئەگەر بە شێوەی چەکدار بێ ئەگەر بە شێوەی دیموکراتی بێتەوە توانی کاریگەریکی گەورە یعنی لەسەر و دەوڵەتە دانەی کێشە لەگەڵ نەتەوەیەک نامێنێت
کێشێت نەتەوەیەک بێلایەنەکەی بۆ نمونە نەتەوەی عەرەب بێلایەنەکەی ئیتر لەو بە دو کێشەی لەگەڵەوە نامێنێ چارەسەرکردنی کێشەکەت ئاسانترە بێ زیاتر وەک کێشەی میلەتێک دەرەکەوێت و ئەو یەکگرتنەوەی کوردستان کە جۆری دابەشکردنی کوردستان بۆتە بربەستێکی گەورە لە بەردەم بەرەو پێشچوونی دۆز و مەسەلەی کورد بە درێژایی سەدەبیستم تا ڕادیە ئەوە کەمە بێتەوە ئەوێ بە دوو پارچەیەکی گەورەتریش کەسێ لەسەر چواری کوردستان و کوردی تیاابێ و پارچەیەک لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەکات دەکاتە چوار پارچە ئەو کاتە دوو پارچە باشە مامۆستا سەبارەت بە هەرێم ینی پەیوەندی تورکیا و هەرێم ئایا تورکەکان هەرێمیان قوڵەوە وەکو حکوومەت یاخود پەیوەندیان لەگەڵ پارتی پەیوەندی حیزبیە لەگەڵ یەکێتی بە هەمان شێوە قسەش لەسەر ئەوێت تا ئێستا ڕێگە نەدراون ڕایەتی حکوومەتی هەرێم لە تورکیا بکرێتەوە وەکو حکوومەت وەکو کیان هەرێمیان قبوڵە یاخود بەس کێشیان لەگەڵ پەکەکەیە چکە زۆر قسە دەکرێت بەس کێشیان لەگەڵ پەکەکەیە بە فەرمی قبوڵیان نییە بەفەرمی لا بۆ نمونە لە ڕاگەیاندنەکانیانە تاکوێستا ئامادەنین بڵێن هەرێمی کوردستان هەر ئیدارەی باکووری عێراق بەکارەیانە تاکوێستا یعنی ئەو وەسفە دەستوریە فەرمەی کە هەرێمی کوردستان لە دەستوری عێراق هەیەی ئەوان ئامادەنین لە ڕاگەیاندنی خۆیانە و لە ئەدەبیاتی سیاسی خۆیانە بەکاری بێن کە ئەمە جۆرە لە پرسیار دروستیەکە کە لە ڕووی هینەوە بەس لە ڕوویەکە تریشەوە بۆ نمونە بەشە لە سەرکردەکان کارۆن بەرپرسانی هەرێمی کوردستان ئەڵی کوردستانیان بۆ دایانێ یعنی بە زیاد لە شێوازێک مامەڵاک بەس بە شێوەی فەرمی هێشتا دانپیانیانێن نێت چکم لای خۆیان وشەی کوردستان قەدەغەیە خۆتان نەزانە وشەی کوردستان قەدەغێ وشەی کورد ئاساییە بەس وشەی کوردستان قەدەغەیە لە بەرەوەی ئاماژەیە بۆ نیشتیمانێک و لە زیهنی ئەوانە بوونی نیشتیمانێک بۆ کورد ینی بوونی پرۆژێک بۆ جیابوونەوە لە تورکیا و دروستکردنی دەوڵەتێکی سەربەخۆی کوردی من ئەمڕۆ یەکێ لە یاداشتەکانی نەوەیەکی شێخ سەعیدی پیرانم دەربارەی شۆڕشەکەیەوە خوێندنەوە پێم وایە لە 1990 بیرکردنەوەی سەرکردە ناسیۆنالیستەکانی تورک چۆن بووە ئێستا شیچی لێ نەگۆڕاوە هەمان شتە یعنی هەمان مەترسی هەمان بیرکردنەوەیە هەمان پێناسە وەسفە بۆ کورد بۆ مەسەلەی کورد بۆ مەترسیەکان لەسەر تورکیا بۆ ناسنامەی و ناسیۆنالیزمی تورکیا ئەو جۆرە بۆ پەیوەندی کورد بە خۆرئاوا و بۆ مەترسی لەسەر یعنی تورکیای مەزن و تورکیای نوێ و کۆماری تورکیا ئەم بابەتانە وی لێرەوەیە کە ئەوان بە فەرمی بەڵام بە شێوەیەکی فرمی دێن لە هەولێر لەگەڵ مەسەل سەرۆکی هەرێم کۆبنەوە ئەمێننەوە لە هەولێر یعنی قوسڵخانەیان هەیە لە هەولێر وەکو وڵاتانی تر ئەوە زیاد بەکردەوە شتێکەکەن بە نەزەری شتێکی ترەکەن بەس بەکردەوە یعنی دانیان ناو بە هەرێمی کوردستان باشە بە زۆکو بڕیاری سیاسی هەرێم لە تورکیایە لە ئەنقەرەیە نەک لە هەولێر چکە بازەکە و ڕێکەوتنە 50 ساڵی وای کردبێت یاخود لە تارانە یاخود لە ئەنقەرەیان لە هەولێر نا بە بڕۆی من بڕیارەکە لە هەولێرە بەڵام بە کۆمەڵی کۆتوبەندەوە یعنی تۆ بتەوێنێتەوێ دەوڵەت نین ئێمە بمانێ و نەمانەوێ ئێمە سەروەریمان نیە ئێمە ئەندامی نەتەوێ گرتوەکان نین ئێمە هەرێمێکین هەرێمێکی پارچەشین خۆزگە هەرێمێکیش بووینایە هەرێمێکی یەکگرتوو بووینایە دەسەڵاتێکی ناوەندی لە هەرێمە هەبووایە یەک سیاسەتی هەرێمیمان ببووایە بەم جۆرە ناکۆک و دامەزراوی لاوازی نیشتیمانی و زۆنی حزبیمان نەبووایە بێگومان پێگەمان بەهێزتر بوو و داڕشتنی پەیوەندەکانمان لەگەڵ هەرێمەکەش ئاسانترە بوو بەس ئێستا ئەوەشمان نییە لە هەموو حاڵەتێکە تۆ لەگەڵ بەخا پەیوەندی دوابێ و پێ دوابێ بێن نەوتی خۆت بفرۆشی و لە ڕێی تورکیاوە بیفرۆشی بێگومانەمە کۆمەڵێ یعنی کۆتوبەندە دەخاتە سەر ئەبێ ڕەچاوی یا کۆمەڵێ بەرژەوەندی لایەنی بەرامبەر هەیە تۆ بێ ڕەچاویکەی ئەمە ئەوە نییە کە ئیرادەی تۆی لای ئەوە بەڵام بەشە لە ئازادیش بتەوێنێتەوێ یعنی ناتوانانی بە شێوەیەکی ئازاد مانۆڕکەی ئەبێ ڕەچاوی بەرژەوەندی ئێرانی شکەی تورکیا شکەیت و بەغاش هەڵوێستی ئەمریکەکانی بەڵام بڕیارە سیاسەکەی بوون سنووری سلێمانی لای ئێرانە لە تارانە بڕیارەکەی هەولێریش لە ئەنقەرەیە نا بەو مانایە نا بەڵام لە ژێر کاریگەری ئەو شوێنانەیان لە ژێر کاریگەری ئەو شوێنانیان هەندێکیان زەقتریشە هەندێکیان زەقتریشە و لە کاتی قەیرانەکانە ئەمە زۆرتر زەق بێتەوە بەو ئەندازی ناکۆکی نێوان پارتی وێکێتی زۆنی سەوز و زەرد زۆرتر ببێ قوڵتر ببێتەوە بەرژەوەندەکان زۆرتر بێ کاپشێشن هەژمون و کاریگەری ئەو دەوتەڵە ئەو دۆڵەتانە لەسەر بڕیار لە هەرێمی کوردستان و زۆنەکانە زۆرترە باش بە زۆکو چارنووسی هەرێمی کوردستان هەندێک خەڵک پێیان وایە دوای نەوت سەربەخۆ دوای ریفراندۆمەکە پێگەی هەرێم لە ئاستی بەغداد لاواز بووە هاوڕای
یاخود لەو کۆنگرانەی دەڵێن لە دوای ڕفراندۆم و لە ئاسینە و تۆلیزاسیە لەو کۆنگرەی جد دەبێت لە شوێنی تر بێ پێگەی کورد لاوازتر بوو بێ بەگومان بە بڕای من مادام ناوخۆی کوردستانە ئێمە بەم جۆرەین خەڵک چاوەڕێمانەکە باسی زۆنی سەوز و زەرد چووە ئەنجومەنی ئاسایشی نەتەوێت گرتووەکە یعنی نوێنەری فەرمی نەتەوێت گرتووەکان لە عێراقە یۆنامی یعنی لە راپۆرتەکەی خۆیان لە ئەنجومەنی ئاسایشە یعنی ڕخنەی لە دۆخی هەرێمی کوردستان کرد کە تا ئێستا زۆنی سەوز و زۆنی زەرد هەیە و دەسەڵاتێکی یەکگرتوو لە هەرێمی کوردستانە نیە و چەند ساڵە یعنی چەندین وڵاتی خۆرئاوایی بەڕێبەرەتی ئەمریکا هەوڵی دووبارە یەکگرتنەوە و بیناکردنەوەی هێزەکانی پێشمەرگە و چاکسازی لەم دامزراوەیە ئەدەن بۆ کۆتایی هێنان بە لەشکری حیزبی ناوچەیەکان تاکوێستا سەرکەوتو نەبوو تاکوێتە هەڵوێستەکان کیسەڵیە ڕۆن ناڕزایەتێکی زۆر لە هەرێمی کوردستانە هەیە لە سەتا هەفتای خەڵکی هەرێمی کوردستانە بایکۆتی پرۆسی سیاسی کردووە نەک تەنها متمانی لە یەکێتی و پارتی چێشاوەتەوە متمانی لە هەموو لایەک چێشاوەتەوە و هەرێمێک بەم جۆرە لاوازە لە ناوخۆیان کە بەم جۆرە لە ناوخۆیان لاواز بێ ئەمە گەورەترین خاڵی لاوازی هەرێمی کوردستانە ئەم دابەش بوونە ئەم ناکۆکیە بوونی گەندەڵی بوونی نەعەدالەتی بوونی بێمتمانەیەکی زۆری خەڵکی بە نخۆی دەسەڵات نەبوونی استراتیژێتێکی یەکگرتووی هەرێم بۆ مامەڵەکردن لەگەڵ دۆسیە دەوروبەرەکانە وەتە چەند بڕوانە یعنی هەژنۆ مانگە لەشی خەڵکی کوردستان داهێزراوە یعنی لە بەرامبەر چێ ببێ بە سەرۆکومار چێ نەبێ بە سەرۆک کە هیچ پەیوەندی بە بەرژەندەوەکانی خەڵکی کوردستانەوە نییە تەنها پەیوەندی بە یعنی منملانی دوو حیزبەوە هەیە کە هەموو خەڵکە زانێ ئەمە لە پێشی دانەنانی بەرژەوەندەکان و ئامانجەکانی خەڵکی کوردستانە ئەمانە هەمووی کاریگەرن لە ڕاستیە بۆیە پێگەی هەرێمی کوردستان ئێستا باشترە لە جاران باشترە لەبەر ئەوەی باشترە لە 2 ساڵ لەمەوە پێش 3 ساڵ لە پێش ڕفراندۆمەکەش باشترە مامۆستا نا بێگومان تۆ یعنی ناوچەیەکی زۆرت کۆنتترۆل کرده بوو شەرعیەتی شەڕی داعشت هەبوو ینی شەرعیەتی شەڕی داعش شتێکی گەورە بوو دنیا مامەڵی لەگەڵا کردی ناوچەیەکی زۆرت کۆنتترۆل بوو وەرەقەی زیاتر بەدەستەوە بوو پەیوەندی نێوان هێزەکان ئاوا دانەڕابوو تاقی نەکرابەوە 16 ئۆکتۆبەر و ئەمانی لێ بکەوێتەوە بێگومان پێگەیتەوە بەێستر بوو چکم تۆ وەکو میلەتێکی شڕوەڕ بێ ئیرادا مەسەل وەرقی زۆر لە دەستدا ناوچەی زۆر لە دەستدا هێزر لە دەستدا وەکو بڵێ عەورەتت دەرکەون لە هەندێک ڕۆوە بۆ خەڵکێتر هەموو ئەوانە کاریگەر هەبوو بۆ ئەوی بێگومان کە کوردستان بەزە سار لە چاو ئەو کاتەیە تۆزێ هاتۆتەوە سەرخۆی بەڵام دۆخی ناوخۆی هەرێم ئەگەر بەم جۆرە بمێنێتەوە بەڕاستی گەورەترین لاوازی استراتیژیە بۆ هەرێمی کوردستان وەخوا نەخواستە ئەگەر فشار بکەوێتە سەرم هەرێمە بەم دۆخەوە زۆر ناتوانێت بەرگری لە خۆی بکە هیچ باردۆخی کاوشێو هەیە لەو باردۆخی کە مەترسیان لەسەر هەرێم هەیە بۆی گەندەڵی بێ دەرەکی بێ وەکۆی ساڵانی بڵین هەفتاکان و ئەوانە هیچ باردۆخیەوە هەیە ئەو مەترسیانە ئەوەندە هەن بارودۆخ لەگەڵ هەفتاکانە جیاوازە یعنی ئێستا دنیایەکی ترە و هەرێمی کوردستانیش واقعێکی ترە بەڵام لە هەموو حاڵەتێکە بەڵێ هەڕەشەی ڕاستەقینە و مەترسی ڕاستەقینە لە سەرێمی کوردستان هەیە وەکو وتمان گەورەترین هەڕەشە و مەترسی ڕاستەقینە ناوخۆی هەرێمە بوونی ناکۆکی سیاسیە گەندەڵیە نەعەدالەتیە نەبوونی دامەزراوەی نیشتیمانی بەهێزە بە دەستوری نەکردنی ژیانی سیاسیە و ناڕزایەتی زۆری خەڵک و بێمتمانەیانە بە نخۆی دەسەڵات ئەمە گەورە لەوە بەدووە بۆ نمونە ئێمە لە عێراقێکی ناسەقامگیراژین مەترسی هەیە ڕۆژە لە ڕۆژان کودەتا بکرێ بەسەر و دەستورەیە لەم نەسەقامگیریەیە ئێمە سەلاحیەت و دەسەڵات و شەرعێتی بوونمان لە هەرێمە لەو دەستورەوە وەرگرتووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناسەقامگیرە هێشتا ڕووداوەکانی نەگەیشتوونە کۆتایی خۆی ئەکرێ ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەرچی لە باریانەیە دەرفەتی نوێمان بنێ بەسەر ڕەشینێتمان بدروست کرد گرنتێکی مانەوەی هەرێمی کوردستان کۆمەلگای نێودوڵەتیە ئەکرێ کۆمەلگای نێودوڵەتی لێمان بێزار بن یا لە سەر پێچێکە یعنی بمان گۆڕنەوە بە شتێکی ترە و ئەو ڕۆڵە دەورە استراتیژی ئێستامان بۆ ئەوان نەمێنێ یاخود لەسەر ئاستی جیهانە هاوکێشەکە بە جۆرێک قڵب بێتەوە لە قازانجی ئەو هێزانە قڵب بێتەوە کە گوێ نادەن بە بوونی هەرێم و نەبوونی هەرێم بۆیە لە ڕاستە تۆ گرنتی تاسەرت نییە لەم شتانەیە گەورەتری گرنتی گەلی خۆتی ناوەی خۆتە ڕازیکردنی خەڵکە بوونی دەسەڵاتێکی یەکگرتووە لە هەرێمە بە دامەزراویکردنی لە ڕاستیەدا وە کۆکردنەوەی توانان نیشتیمانیەکان و بەکارهێنانێتی
بۆ قازانجی خەڵک بۆ خزمەتی خەڵک بۆ جێڕانەوەی ئومێد و هەستی نیشتیمانێ بۆ ئینسانی کورد بۆی کە ئەحساس ببوون و کەرامەتی خۆی بکە و لە شوێنی پێویستە ئامادە نەبێ ئیرادە و سربەستی خۆی بفرۆش. باشە بەس ئێستا ئەو ڕوخانی مرۆڤ کە هەیە لە کوردستان کە بە حکمی بەڵام لە ئەنجامی حکومڕانی 30 ساڵە خەتەرێکی گەورەیە بێگومان خەتەرێکی گەورەیە بڵێن ناوبردننی تاکی کورد و بیناکردنەوەش قورسە بێگومان قورسە بۆ ئەوانەی کە تاکو ئێستا وایان لێ کردووە لە ئەسڵا قورس نییە لە ئەسڵا قورس نییە بەڵام من پێم وایە ئەگەر عقلیەت و سیاستکردن لە کوردستانە و ئەم نخبەی حکومڕانیەکە هەر بەم جۆرە بڕوە بەم شێوازە بەم فۆرمە بەم ئیرادە بەم هەناسە بەم تێگەیشتنە ئاسان نێ بینای ئەوە بکەنم. بەس بینای بەرزمان زۆرە وەکو مامۆسایەکی زانکۆ لە بەردەم بەرپرسانی هەرێم بەرزکردنەوەی بینامان زۆرە بێگومانەویش ڕەمزی گەشەکردنی ئابووری نییە ڕەمزی گەشەیە نەک گەشەکردن یعنی خەڵک گەشە و گەشەکردنی لێ تێکەڵ بۆ گەشەکردنی ئابووری یعنی بوونی ژێرخانێکی ئابووری بەهێز بوونی لەسەر پێخۆستانی ئابووری بوونی سەرچاو یعنی توانای وەبەرهێنان بوونی هەلەکانی کار بوونی وەگەڕخستنی توانە مرۆیەکان و پسپۆڕەکان لە کۆمەڵگای خۆت و لە وڵاتەکەی خۆتە بوونی سەرچاوی جۆرا و جۆری داهاتینەتەوەی هەموو ئەوانە ئێمە لە سنوویەکی زۆر دیاریکراوە هەمانە بەڵام بینا بەشێکی سپیکردنەوەی پارەیە یعنی بەشێکی منافەسەی نێوان بازرگانەکانە کە تۆ ئەوە تێ ئەویژەوەی هەیە ئینە هیچ جەدوایەکی ئابووری نییە لە هەموو حاڵەتێکە گەشە زەقبوونەوەی بینا و هەندێک دیکۆر و جوانۆم جۆرەشتانە خراپ نییە بەس ئاماژە نییە بە گەشەکردنی ئابووری. باشە بەس چەند پرسیارێکتر بە کورتی لەو ماوەیەدا کۆنگرەی جدە هەبوو هەمان شێوە کۆبنەوەیکی سێ قۆڵیشە بوو لە نێوان ئێران و رووسیا و تورکیا هیچ پرسێکی کوردی تێدا تاوتوێ کراوە ئەو کۆبنەوەە هیچ شتێکی نوێ لە ئارەدایە لەوەی تارانە بە بڕامە زۆرتر تاوتێ کراوە بە حکمیەوەی پەیوەندی بە هێرشەکەی تورکیاوە هەیە بۆ باشووری کوردستان بۆ ڕۆژاوی کوردستان هەل لەوەیە باسی مەسلەی پەکەکەش کراوە ڕۆژاوی کوردستان لەبەرەوە ئێستا بمانەوێ نەمانەوێ هەسەدە کۆنتترۆلی یعنی باکوور و باکووری ڕۆژهڵاتی تورکیای کردووە سووریای کردووە لەوێ زۆرتر باس کراوە کە گومان لەوەیانە لەوێ باسی هەرێمی کوردستان و قەندیل و پەکەکە ئەم جۆرەشتانش کراوە لە جەدەیە بە بڕای من لە چوارچەوەی باسی عێراقا مەگەر باسی هەرێمی کوردستان و کوردکراوێ بە دەرلەوە باسی دەوڵەتەکانی ناوچەکە بوو پێم وانە بوو کورد ئەو ئامادەی هەبێ لەوەیە بەڵام ڕەنگە لە زیهنی هەندێکیانە کە باسی ئەو شتانیان کردوێ کورد لە زیهنیانە هەبوو بێ بەس لەسەر مێزی گفتوگۆکانە وجودی نەبوو. باشە پێویست بە پێکەنانی حکوومەتی عێراق کە زۆر دواکەوتووە ناکۆکی ناوماڵی شای هەیە چوارچەوەی مانگی پارتی ویکێتیش پێت وایە بەم زوانە سەرۆک کۆماردیاری بکرێت سەرۆک وەزیران یعنی گەشتۆتە شوێنێک ئەبەیەک لای بێتەوە بەڵام ژانی لەدایکبوونی حکوومەتی عێراقی سەختە بێت یعنی حکوومەت ئەگەر پێکیش بێ بە بڕای من یا پێک نایە یا ئەگەر پێکیش بێ ئاسان کاروبارەکانی لە بەردەم ناڕوە و دۆخی عێراقی زیاد لە بژێردەیەکی لە بەردەمایە و ئەگەری لە بەردەمە یەکێ لەوانەش داڕوخانی دۆخیامنێ داڕوخانی دۆخیێمی باش ئەچی لە سەدر تێگەشی دوای کشانەوەی زیاتر لە مانگی کشاوەتەوە نوێژێکی هەینی کرد جەناوت بە نوێژی سیاسی ناوردە دەست چی لێ تێدەگەی نیشاندانی هێز بوو نیشاندانی ئەوە بوو کە ئێمە لە ناو پەرلەمان بین یا دەرەوەی پەرلەمان بین ئێمە خاوەنی بڕیاری کۆتایی لە عێراقا و ئێمە خەڵکێکی گیانفیدامان هەیە ئامادەن بمرن و سەدریەکان یەکگرتوون لە بەردەم سەرکردەکەیانە و خۆمان نیشانە دەین بۆ هەموو جیهان و ئێمە لە دەرەوەی سیستمەوە هەوڵی گۆڕانی سیستمە دەین لەبەرەوەی لە عێراقا تەنها حکوومەت و نخبەی سیاسی نەگەیشتەوە بە بنبەست هەستە کرێ خودی سیستم گەیشتەوە بە بنبەست بۆی ئێستا لە دەرەوەی سیستمەوە هەوڵی گۆڕانی سیستمە درێ سیستمیش چۆنە گۆڕێ ئایا و قۆناغە ڕاگوزەرێ دێژانی لەدایک بوونەکەی چەنە کۆرپەکە ئەمرەیە بە سەلامەتی لەدایکە بێ هەموو ئەوانە بۆ دەوڵەتێکی ناسەقامگیر و هەڵوەشاوی وەکو عێراق پرسیاری جددین و ئەبێ سیاسەتمەدارەکان و چاودێران لە خۆیان بکە بەس خۆت چۆن لە سەدەر گەیشتووی چکە بۆ هەندێک خەڵک خوێندنەوەی زۆر قورسە سەدر هێزێکە لایەنێکی نێوماڵی شیعی توانیوە مانای شیعی لە 2000 تا ئێستا دەستکاری کرد ئەوەی کابێ شیعەوابێ و شیعەوانە بێ ڕەمزی تێگەیشتێکی شیعیانەی عروبیانەی مرکزیانەیە بۆ عێراق ئێوەی خۆی مەرجعی دینی و سیاسی بێ منافیز بێ لە عێراقا و نوێنەرایەتی پێکاتی شیعە بکە و لەم پێناوایە
ئامادەی قوربانی دانیشە لە ڕاستە بەڵام پێم وایە لە سەرنجامی کۆتاییە هێزە سیاسی شیعەکان وردەوردە بەرەو ئیسلامی شیعەکان بەرەو لاوێ زەڕۆن سەدریش ئەگەر سەریشکەوێ ڕەنگە بەعز لە بەرگێکی تراوە هێزەکانی تشرین لە بەرگێکی تری ئەلمانیا بێنە سەر ساحە ئەو کاتە سەدر وەزیفەیەکی مەرحەلیە بێ قۆناغێکی ڕاگوزەری هەندی هێزی پێ تێگەشکێنن بەڵام دوایی خۆشی قوبولکراو ناوێ ئەبێ لە ساحەکە بچێتە دەرە بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس مامۆستا بەکرالی سوپاسیان بەدەبوون دەکەم سوپاس بۆ ئەوی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ